بەناوی خی گەورە و میرابان ئازانم سلااوان لەبێت خۆشحاڵم لە ئەڵلقەی نوێی بەرنامی دەرویاریگا یەمە لای ئێوەی خۆشەویستان بەرنامەم جارەی دەرویاریگاش تایبەت دەبێت بە قسەکردن لە سەرسێتەوە کە یەکەمیان باسکردنە بێت لە سەررجامی کشوەرەکان دواتریش ئەو شێوازە نوێی کە فیفا پەیڕەوی کردو لە بەڕێوەبردننی یارەکانەویش پشتبەستنە بە تۆماری ڤیددیۆیی دواتریش قسەکردن دەبێت لە سەر یادی 30 ساڵەی لیۆنێل مێسی کە لە 24 ئەم مانگا تەمەنی 30 ساڵی تێپەڕاند و ئەمڕۆژ بە فەرمیە هەنگیاو سەرگیری لەگەڵ ئەنتۆنیێلا بەڕێ کرد. بۆ قسەکردن لە سەرم تەوارانەش میوانداری ڕێخۆشەویستمان کاکەدارە جەلالمان کردو ناوبژێوانی پلەیکی عێراق و کوردستان. کاکەدارە جارێکی سپاسی ئامادەبوونی جەنابەکەم. سپاس بۆ ئێوەش. کاکەدارە حەزەکەم سەرەتا پێشەوەی بچمە لای یاریەکان و باسێک بکەم لەو دوو تیپەی کە گەیشتونەتە یاری کۆتایی. جامی کشوەرەکان تەنها دوو یاریمەوە پاڵەوانێتیکی بچووک کە پێی دەوترێت مۆندیالی بچووک، بەڵام بەنەبوونی هەڵبژاردە گەورەکان بە تایبەتی لەم جامی کشوەرانەیە بەنەبوونی هەڵبژاردەکانی وەکو ئەرجنتین و بەرازیل و یعنی ئیتالیا و ئەو هەڵبژاردانەی کە مێژوویشی گەوڕاستان جارە ئەڵمانیا بەشداری کردو، بەڵام مانێ و نەمانێ ئەڵمانیا و ئەڵمانیا نەبووە کە چاوەڕێوەمانی کردو، بەڵام بەگشتی توانین بڵێن جامی کشوەرەکان ئەم ساڵ مۆندیالی بچووک بوو. بەڵێ پێشەکی کاک محەممەد ئەگەر ئێمە باسی جامی کشوەرەکان کەین بە شێوازێکی گشتی خۆی ئەم بتوڵەیە بەڕێی من فیفا کە دایناوە یاخود ئەو بیرۆکەی دانانی کە دانی پیاناوە هاتە چۆنڵی بۆ بەڕسمی لەم کاتەیە ینی کە ساڵ بە ساڵکە لەو ینی بتوڵە بۆ بتوڵە بەیاخی زیاتی پێگرێ هۆکارێکی بۆ چییە؟ ئەو هەڵبژاردەی کە خاوەن چۆنڵی میواندارێتی مۆندیالەکە بە ساڵێ پێشەوە بە ئاگابوون لە ئامادە سازەکانی ئەو هەڵبژاردە ئەو وڵاتە بۆ جامی جیهانی، چونکە گەورەترین مەراسیم و چۆنڵی بتوڵە لەسەر ڕووی زەوی جیهانیە مۆندیالە. چا بۆیە مۆندیالیش ینی بە ساڵێ پێشەوەی مۆندیال دەست پێکە ئەم بتوڵەیە ڕێکخراوە بۆچی بووی ئەو هەڵبژاردەیە ئەو کووتمان ئەو وڵاتی کە میوانداری بتوڵەکەکە تا چەنە لە ڕووی یاریگاکانەوە لە ڕووی ئەمنیەتەوە لە ڕووی هاندەرانەوە لە ڕووی چۆنڵی نێوان یانەکان چۆنڵی شارەکان چوونی هاندەران ینی لە هەموو ڕێگەیەکۆ کۆمەڵی حساباتی بووەکەن ئەگەر کۆمەڵێک کەم و کورتی هەبێت لە هەموو ڕوویەکانێ ناڵم ئەگەر کەم و کورتی هەبوو چۆنڵی مۆندیال ئەگوازۆ نە بەڵکو بۆچی بۆی چارەسەرکردنی ئەگەر کەم و کورتیە لەم بتوڵەیە هەبێ ئەگەر نەقسی هەبێ یاخود نقطەی زۆفی هەبێ بۆی چارەسەری بکەن بۆچی بۆ ئەو ساڵی کە لە بەدەمیان بۆ مۆندیال ئەمە زایدم بۆ ئەمە وەکو بڵێ لە ڕووی فیفا و لە ڕووی سەرپەرشارانی بتوڵەکەەوە ئەمە فکرەکە بەڕێ من دووەمیشیان بۆ هەڵبژاردەکان ئەتوان بڵم ئەمە چۆڵی وەکو پاڵاوتنی وایە بۆ بتوڵەیەک وەکو پێشوەختەیە وایە ئامادەسازی وایە بۆ بتوڵی بەتابەت بۆ چی بۆ هەنێ لە هەڵبژاردەکان ئێستا بەتابەت بۆ هەڵبژاردەی رووسیا کە خۆی خاوەنددارێتی وڵاتەیە تا ڕادی بۆم لە تەسویاتیشی نییە ئەتوانی بڵێ لەم ساڵدا ئامادەباسیە کا لەم بەجاریان بتوڵی کردووە توانای یایزانەکانی دیوە لە هەموو ڕوویەکەوە ئەگەر نەخسێ شتێکی هەبێ ئەتوانین لە ماوەی ئەم ساڵەدا چارەسەریکە بۆ نمونە ئێستا بڕیارێکیان ناوە کە ئەم ساڵ لە خوڵی رووسیاکە بکرێتەوە بە ئیزباریە بێ هەموو یانێ یاریزانی هەڵبژاردەی رووسیای تێدا یاری بکا بە ئاساسی بۆچی لە خلالی ئەم ساڵدا کە دەوری ئەڕوا بۆ یایزانەکانی ممارەسەیەکی تاویان هەبێت لە ناو یاریگاکانە یانی لە ڕووی پێکاتی سەرەکی یاریکردنە خاصن ئەفریقانی کە ئەگە بەرزاب لە خولیانە پاڵەکانی ئەوروپا لە یاخود لە خولی اتحادی ئەوروپیا بۆ یایزانەکانیان بگەن ئاسی یایزانە بارزەکان وەکو ئامادەسازیەک بۆ مۆندیالی ساڵی داهاتوو بە هەمان شۆر بۆ کۆمەڵی هەڵبژاردە. ڕاستە عادەتەن ئەوەی ئێستا بوون منە ئەفریقانی کە بەژاریان کردووە ئێمە بە ئەمە لە چۆنڵی لە قورسایی بتوڵەکە کەم نەکەینەوە بڵین بتوڵەیەکی ئاساییە، بەڵام لەگەڵ لەبەر چی تا ڕادێک ئاسایی نییە بە ئیعلامیش بێ واقعە بۆ منە تۆ بۆ منە بەژاری مۆندیالێک یا ئەوروپاکەی تۆ نوێنەری وڵاتی خۆتی، بەڵام ئێستا ئەفریقانی کە هاتوو نوێنەری قاڕەیەکن نوێنەری پاڵەوانی بتوڵەیەکی زۆر گەورن چا بۆیە ئەمە چۆنڵی ئێستا شیری لیاری کۆتاییە تەمسیری هەموو ئەمریکای لاتینەکە بۆ وان چۆنڵی سەلماندی کە بۆ منە من 2 ساڵ لەسەر یەک پاڵانی کوبا ئەمریکام لەسەر حسابی ئەرجنتین ئەیسەلمێنم کە لە مێشا بەسەر حسابی پرتوگال و کۆمەڵی هەڵبژاردی کەدا گەشتومەتە یاری کۆتایی پاشان بۆ هەڵبژاردی وەکو ئەڵمانیا کە فرقەیەکی تۆکمەیە
بەشداریان بتۆڵەی کردووە وەکو چی وەکو تاقیکردنەوە اختیباری یازانەکان بەشداری کرد وەکو بینیمان بە پێکاتی دوم و سێم و بەژای بتۆڵەکەی کردووە ئەمە چیەواتە ئەم بەشداریکردنە پێمانڵ ئێمە نەهاتوین بۆ کاسەکە بەڵام ئەگە کاسەکەشمان بێت هەموو فرقەی خۆشی حەز دەکا ئێمە هاتوین بۆی ئەساسی بۆ فرقەکەمان دروستکەین بۆچی بۆ مۆندیاری 2010 رووسیا یاخود بۆ یۆرەی 2020 و مستەقبەلی وڵاتەکەیان چا بۆی هەنی هەڵبژاردانی ڕێچکەیەکی تایبەتی خۆیانیان هەیە بۆ هەڵبژاردی هەر کەسیان بە جۆرەی قەبارەی خۆی و کێشی خۆی پاشان بۆ هەڵبژاردی پرتوگال بۆی بیسەلمێنێکە من پاڵەوانی یۆرۆم بیسەلمێنێکە من پاڵەوانی یۆرۆم لەمەیشە ئەتوانێت ئەگەر نەتیجەی بهێنە بگەشتە یاری کۆتایی یاخود پاڵەوانی کێشەوەکە وە تا ڕادێک ئەمانتوانی منافەسەی فرقە ئەوروپیەکانەکە واتە هەر فرقەیە بە گوێرەی حەزم و خەباری خۆی لەم پاڵەوانتەیە بۆ شێوازە چۆنڵی بیرکردنەوەی لە بتۆڵەکەیە بەڵێ ئەگەر بە باسێک بینە سەر باسی هەڵبژاردەکان بۆ بینەرانی خۆشەویستی وەک هەموو لای ئاگادارە هەردوو هەڵبژاردەی ئەڵمانیا کە وەکو پاڵەوانی گیان بەشداری لە جامی کیشوەرەکان کردووە هەروەها هەڵبژاردەی چیلیش کە وەکو کاکەدارەش باسی لێکرد نوێنەری هەموو ئەمریکای لاتینەوە پاڵەوانی کوبا ئەمریکایە بەشداری لە جامی کیشوەرەکاندا کردو و گەیشتونەتە یاری کۆتایی بۆ پێوەری ئەتوانین بە چیلیش یانی ڕمن 100% لەگەڵ ئەو قسەی توان بەهۆی ئەوەی کە ئەگەر مەکسیک پاڵەوانی کۆنکاکافە بەڵام مەکسیک لە کوبا ئەمریکاشە بەشداریە کەوا بێ چیلیە توانین بڵێن وەکو پاڵەوانی هەردوو کیشوەرەکەش حسابیەوە بکرێ بەس من حەزەکەم لەسەر ئاستی هەڵبژاردەکان بۆستم باس لە ئامادەکارەکان بکەم یاخود بوونی هەڵبژاردەکان لە یاری کۆتاییە سەرەتاش لە هەڵبژاردەی شیلیەوە دەست پێ بکەم شیلی لە قۆناغی کۆمەڵەکان یعنی ئەتوانم بڵێم ئاستی وەکو پێویست نەبوو ڕاستە لە کامیرۆنی برداوانێ بەڵام دواتر یاری ئەڵمانیا و ئوسترالیا بە تایبەتی یاری ئوسترالیا کە یەکسانبوونی بەرامبەر ئوسترالیا خۆی لە خۆیان ینی قسەیەک بوو لەسەر شیلێکرا بەڵام دواتر بەرامبەر پرتوگال تەنان لە کاتی یاسایی یاشایانی بردنەوە بوو نەگەوەی بگاتە لێدانەیەک لاکەرەکان و بۆ شێوە بەگشتی پێ دوایە ینی شیلی ئەو ئاستە خۆی پێشکەش کرد یاخودەوە سیاسەتی شیلیە لە نمونەش ئێمە بیرمان بێت لە کوبا ئەمریکای 2016 لە قۆناغی کۆمەڵەکان بەرامبەر بە ئەرجەنتین شکستی خوارد بەڵام دواتر لە یارینیایە لی بردەوە بەڵێ کاک محەممەد هەڵبژاردەی شیلی عادەتەن نەک هەڵبژاردەی شیلی هەموو هەڵبژاردەکان کە بەژای لە بتوڵەیەکەکەن لە بیدایەتی یاریەکەوە تا لەگەڵ جێوی بتوڵەکەی ڕێیان یاخود لە یەکەم یاریە ناتوانین بڵێن ئاسی ڕاستەقینی فرقەکە لە یەکەم یاریە دەرەکەی بەڵام بەپێی چۆنڵی بە تەدریجی لە یاری دووەمە لە یاری سێمە تا ڕادێک ئەتوانین بڵێ قسە لەسەر ئاشتی هەڵبژاردەی شیلیکەین وەکو ناو وەکو پێکاتە شتێکی چاوەڕوان کرا بۆ هەڵبژاردەی شیلی بگاتە یاری کۆتایی بە حکمی چی هەمان ئەو پێکاتەیە کە وەکو باسمان کرد دوو پاڵەوانی کوبا ئەمریکای یەک لە دوای یەک بۆ لەسەر حسابی هەڵبژاردیشی گەوری وەکو ئەرجەنتین و زایدن کۆمەڵی هەڵبژاردی بەهێزی تری ئەمریکای لاتین کە لە ناویانە هەڵبژاردی شیلی یەکەم بووە پاشان کە بەژای کردووە لەم بتوڵە ڕاستە لە یاری یەکەمە تا ڕادێ ئەتوانین بڵێن ئاستی وەکو پێویستنێ بەڵام وەکوتمان هەموو یاریێکی ئیفتیتاح و دەستپێکی هەموو بتوڵەیەک بۆ هەموو فرقەیەک تا ڕادێ قوسە بەڵام لە دوایەوە کە لەگەڵ جێی بتوڵەکە ڕاهەو ڕاستە لە یاری بۆ منە سێمی بەرامبەر ئوسترالیا ئاستی وەک پێویست نەبوو بەڵام بێ وەشمان لەبیر نەچێ هەڵبژاردی شیلی لەو یاریەدا تا ڕادێک مستۆگەر بوو بۆی سەرکەوتن چونکە کە گۆڵێکیش لە دوا بوو بینیمان هەر بوو یاری بۆ گۆڵەش کۆتایی بهاتە هەڵبژاردی شیلی سەرەکەوت بە حکمی کە چوار خاڵی هەبوو بە حسابی لێدەرکردنی گۆڵەکانی هەر سەرەکەوت بۆ مەرحەلەی دووەم بەڵام ئاسی ڕاستەقینی هەڵبژاردەی شیلی ئەتوانین بڵێن بەرامبەر هەڵبژاردی پرتوگالە دەرەکەوت واتە لەوەیە یەکلای یەکرا ئایا هەڵبژاردی شیلی و هەڵبژاردی ئەتوانین بگاتە فیناڵ ئایا هەڵبژاردی شیلی و هەڵبژاردی بتوانێت هەڵبژاردی پرتوگال بکاتێ دەرەوە کە لە کاتێکا کە هەڵبژاردی پرتوگالیش بە هەماشەوە هەمان ئەو پێکاتەیە کە لە یۆرۆدا زوبی فرقە ئەوروپیەکانی کردە دەرەوە بەسەر ئەو هەموو هەڵبژاردە بەهێزەیە کە زۆرترین هەڵبژاردە لەم لە یۆرەیە بەژابوو لەسەر هەمیان و هەڵبژاردی پرتوگال بووە پاڵان بەڵام لەسەر دەستی شیلیە کرایە دەرەوە لە کاتێک کاتوان بڵێم هەڵبژاردی پرتوگال لەو پەڕی ئاسی خۆیان بوو لە حکمی چی لەو کاتێک کە ئێستا خاوەنی باشترین یاریزانی جیهانەکە کریستیانۆ ڕۆناڵدۆیە لەو کاتێک کە کریستیانۆ ڕۆناڵدۆ هیچ پێکانێکی نەبوو لە کاتێکا کە کریستیانۆ ڕۆناڵدۆ دانەبراوە لە بردنەوەی نازناوەکان دانەبراوە ماوەیەکی کەمی زۆری پێ نەچووە کە چۆنڵی لە تۆمارکردنی گۆڵ بەردەوامە ئێستا بینیمان چەند هەفتەیەکی پێچێ پاڵەوانی خولی ئیسپانیا بەدەست هێناوە خولیانە پاڵەکانی ئەوروپای بەدەست هێناوە گۆڵکار بووە لە خولیانە پاڵەکانی ئەوروپا لە چەند یاریی بەهێزە زۆرترین گۆڵی لە یانە بەهێز
و گۆڵچە بەهێزەکان تۆمان کردووە یعنی لەو پەڕیجەوی هەڵبژاردی پرتوگالیا بوو کە لەسەر دەستی کریستیانو رۆنالدۆ بگەنە یاری کۆتایی و پاڵەوانی بتوڵەکەش تا ڕادەیەک مرەشەح بوو بەڵام بینیمان هەڵبژاردی شیری بالادەستی خۆی نیشاندا کە لە کاتێکا چۆنەڵی تەسلیحەکانی ڤیدال و سانچێز چۆنەڵی خاونی قسەی خۆیان بوون ئەو حەماسیەتی کە هەڵبژاردی شیری ئەتوان بڵم نقطەی زۆر بوو نقطەی بەهێزی هەڵبژاردی شیری لەو یاریدا یاری جەماعی بوو ئەو دڵسۆزی و حەماسی کە لە هەڵبژاردەکەیان بوو هەر لە بیدایەتی یاریەوە تا خولێکی سەوبیستی بەرامبەر پرتوگال بە حەسم یاریانە کرد بە ئوسلوب یاریانە کرد تموحیان هەبوو کە بگەنە یاری فینال لە کاتێکدا کە هەڵبژاردی پرتوگال بە پێچەوانەی ئەوە خاصەتەن ئەتوان بڵم نقطەی زۆر بەهێزی هەڵبژاردی شیلی ئاستی لێهاتووی جەستەی ئەو فەرقەی بوو کە ئەگە بینی بێتمان لە چارێکی زیاکراوەکانە هەڵبژاردی شیلی بە هەمان عزم و بە هەمان حەماسیەت و شێواز یاریکردنی لە خولەکەکانی سەرەتا یاریەکەەوە ئاچوو هیچی کەم نەبوو بینیمان لە خولەکەکانی کۆتایی بگرە باشتریش بوو ئەمە چییە ئەمە چۆنەڵی ئەوە ئەسەرمێنێکە هەڵبژاردی شیلی بە توانای خۆی بە مستەوای خۆی کە دووجار هەڵبژاردی ئەرجەنتینی خەونی هەڵبژاردی ئەرجەنتین و میسی لە گۆڕنەوە بە هەمان شێوە ئەمجارە بە مستەوای خۆی و بە ئەدای خۆی کە ئەبوایە لە نەگەشتکایە کاتی زیاکراوە لێدان یەکلاکەرەوە هەر لە کاتی زیاکراوەکانە یاریەکە یەکلاکرایەوە بە هەمان شێوەش خەونی پرتوگالیەکان و کریستیانو رۆنالدۆ لەسەر دەستی براڤۆ زۆر باشە ئێستا توانین بڵین یانی شیلی ئەو تیپە شایستەیە بوو کە بە شایستەی گەیشتۆتە یاری کۆتایی لە نێویدا بەڵام قسەی بکەین لەسەر ئەڵمانیا ینی ئەو پێگاتەی کە ئەڵمانیا بەشداری جامی کیشوەرەکان ئەگەرێمە یانی بین سێرە بکەین تاکە نازدەوە کە ئەڵمانیا لی بێ بەشە ئەم جامی کیشوەرانەیە بێتی وەکو مێژووی ئەڵمانیا بەڵام ئەڵمانیا سەرباقیەوە بەم پێگاتەوە بەشداری کردووە بەڵام ئامانجەکەی پێکاوە گەیشتۆتە مانەوە نەمانوێ هەڵبژاردەی مەکسیک هەڵبژاردەیەکی تۆکمەیە بە شێوەیەکی بێز بەشداریان پاڵەنتی کردو بەڵام ئەو ئەنجامی ئەڵمانیا شەوی ڕابردوو بەرامبەر مەکسیک هێنای ینی باڵادەستی ئەڵمانیای سەلمانداوە ینی زۆر عاقلانە ئەڵمانیا لە سەرەتاوە گورجی خۆی وەشاند و ئەنجامەکەی لە بەرژەوەندی خۆی یەکلا بکردەوە ئەگەر قسێکە هەبێت لەسەر ئەڵمانیا و بەتایبەتی ئەم ستایلە بەشداریکردنی ئەڵمانیا بەڵام ناوی ئەڵمانیا هەر بە گەورەی مایە بەڵێ کام هەڵبژاردی ئەڵمانیا ڕاستە بە پێکاتەیەکی لاوە بەشداریان بتوڵەی کردووە گەشتی بۆم یاری کۆتایی خۆی نەخۆی نەتیجێ واتە ئەگە پلەی دومیش بەدەستبێنێ نەتیجەیەکی زۆر گەورەیە بۆ هەڵبژاردی ئەڵمانیا من نەتوانم بڵێم نقطەی بەهێز و ئەو هۆکارە سەرکەوتنەکانی هەڵبژاردی ئەڵمانیا لە چیا خۆیە بینێتەوە لە پێکاتەکەیانە لە واکی ملۆفە لەواکی ملۆفە کە ئەو پێکاتی دروست کردووە بە حکمی ئەوەی واکی ملۆف مەسئولیەتی کردوتە سەر شانی خۆی کە من بڵێ من پاڵانی مۆندیالم بەم پێکاتە لاوازەوە کە چاوەڕی ئەومان لێ ناکرد چونکە لە پێکاتی دراوسەری لێ نەبێ زوبەی یاریزانەکانی لە خەتی دووەم و سێمی هەڵبژاردی ئەڵمانیایە چابوویە ئەمە تۆ بڵێ من پاڵەوانی مۆندیالم لەسەر سێقە کۆمەڵی یاریزانی گەنج و لاو بێ ئەزمون بێنی کە نەچێ هیچ یانی نەچوو سێ چوار یاریزانی خێورەداریشان تێکەڵ کە لەگەڵ ئەفریقایان بەڵام ئەو ئیشی لەسەر ئەوە کرد کە ئێمە وەکو هەڵبژاردەیەک و ئەڵمانیا مستەقبەلمان لە بەردەما ئیش بۆ داهاتووەکەین وەکوتمان بۆ یاری بۆ مۆندیالی ساڵێکی تر بۆ یۆرۆی 2020 ئەتوان بڵێم یاکی ملۆف نەک لەسەر پێکاتەکەیشە یعنی تاسی تەواوی لەسەر یاریەکان هەیە ئەگەر بینی بێتمان لە افتتاحی لە یەکەم یاری هەڵبژاردی ئەڵمانیا بەرامبەر ئوسترالیا یاری کرد تا ڕادەیەک توانی دوو گۆڵی لێکرا هەڵبژاردی ئەڵمانیا ینی 3-2 یاریەکەی بردەوانێ ئەگە هەڵە نەبم ئەتوان بڵێم ئاستی ئەڵمانیا تۆزێ قورس بوو هەڵبژاردێکی وەکو بڵێ هەڵبژاردێکی لە ئاسیایە دوو گۆڵ بتوان لە هەڵبژاردی ئەڵمانیاکە تا ڕادێ شپرزێکی پێوەدا بوو بەڵام بینیمان دوایی لە یاری دووەم و سێمە ینی لە شێوازی گۆڕانکاریی تیا کرد لە پێکاتی فرقەکەدا بۆ منە لە خەتی وەسەتە عەدەدی وەسەتی زیاد کرد ئێتیکازی کرد بە دوان ینی خەتی دواویشی تۆکمە کرد و دەستبڵایشی بەسەر هێڵی ناوەڕاستا کرد ئەو بینیمان لە یاری دووەم و سێمەکانیتە ئاسی هەڵبژاردی ئەڵمانیا لە ڕووی پێکاتەوە لە گۆڕانکاریەکانە بەرەو باشتر چوو ئەتوان بڵێم بە شایستەی گەشتوتە ئەم یاری کۆتایی لە کاتێکشتا بەرامبەر هەڵبژاردەیەکی گەوری وەکو شیلی کۆمەڵی یاریزانی محتەریف ئەگەر تووشی شکستش بێ هەزدۆ شتێکی ئاساییە ئەتوانم بڵێم تەقدیری ئەوەیە کە واکی ملۆف و ئەو پێکاتەیە ڕێزی لێ بگیرێت تەقدیر کرێ نەک بڵێ کە تووشی شکست بۆ بەرامبەر هەڵبژاردەی شیلی چونکە هەڵبژاردەی شیلی بە تەواوی ئەستێرەکان و ئامادەیە من ئەمە پرسیاریەوە بکەم ینی تۆ باسیەوە کرد کە شیلی بە تەواوی ئەستێرەکانی و ئامادەیە بەڵام واکی ملۆف وەکو پاڵەوانی مۆندیال کە بەشداری کردووە پێگاتەیەکی کردووە کە بیری لای پاڵەوانیەتەکانی داهاتووە بەس ئەوەی کە گرنگیشە بۆ لۆڤ لەم پاڵەوانتیە دەرفەتی یاریکردنی بە 21 یاریزان ناوە تا ئێستا لەم پاڵەوانتیە ینی گۆڕانکاری لە سەرجەم تەنانەت لە هێڵی گۆڵچیشا دەرفەتی یاریکردنی بەر سێ گۆڵچەکەی یاوە
ینی ئەمە بەڵگەی چییە؟ ئایا ینی متمانەی بۆ هێندە بۆ یاریزانەیە لە کاتێکە تەجروبیان نییە لەگەڵ منتەخەبی ئەڵمانیا؟ بەڵێ ئاخیرگام هەمووەکوتم ئەمە بەگەی ئەو قسەی من دەرەخەکەوتم ئەو شوکای سەرکەوتنەکانی هەڵبژاردی ئەڵمانیا ئەو متمانەی یۆاکیم لۆفە کە جەریئە لە قەرارەکانیان جەریرە لە گۆڕانکاری لە پێکاتەکەیە واتە هەموو مەسئولیاتەکانی خۆتۆ ئەستۆی خۆی لە هەمان کاتیشە هەڵبژاردی ئەڵمانیەکێکە لەو هەڵبژاردانەی کە کۆمەڵ ستافێکی ڕاوێژکاری گەوری هەیە وەکو تۆمڵی ئەنجومەنێکی شورای تۆڵی پیان هەیە کە بەردەوام پێکاتوە لە ئەستێرە ناودارەکانی پێشووی هەڵبژاردی ئەڵمانیا کە سەرپرشیاری تیپەکەیان کە بیرهۆفە کە ینی ئەتوان بڵم لەگەڵ پێکین پاوەر و کۆمەڵ ئێستاکانێک کە هەمووی ئیش لەسەرەواکەن لە پشتی واکیۆلۆفۆن کە ئەگەر نەتیجەیشی نەبوو لە یۆرۆیە بەڵام هەر پاڵپشتیان کرد هەر متمانیان پێبەخشی ئەو بوو کە بوو بە یەکەم ڕاهێنەر لە مێژووی هەڵبژاردی ئەڵمانیاکە خاوەنی لەسەر سەبرنەوە بێ لەگەڵ هەڵبژاردەکەیە ئەتوان بڵم هەڵبژاردی ئەڵمانیا ئێستا دەستی گرتووە بەسەر عەقڵی تۆڵی پێیە لە جیهانە لەم کاتەیە لە بەرچەوە بینیمان لە یۆرۆی خوار 90 ساڵەکانە گەشتە یاری کۆتایی ئەم شەو بەرامبەر ئیسپانیا یاریەکە لەم جامی کشوەرەکانە بە کۆمەڵی یاریزانی لا و گەشتۆتە کۆتایی لە ئۆلۆمپیاتە وەکو جەنابوت گەشتە یاری کۆتایی بەلێدان یەکلاکەرەوە بەرامبەر هەڵبژاردی بەرازیلی میواندار چۆنەڵی پلەی دومی بەدەستێنە ئەتوان بڵم سەردەمی زێڕین هەڵبژاردی ئەڵمانیا. زۆر باشە ئەگەر قسەی کۆتایی بکەین لەسەر جامی کشوەرەکان ئەنی تۆ ئاماژەش بۆ کرد کە هەچ ئەنجامێ بێ بۆ جامی کشوەرەکان ینی دەستکەوتە بۆ ئەڵمانیا بە تایبەتی کە بەو شێوەیە دەرکەوتۆ بەڵام من پرسیاریەوە دەکەم ینی بۆ نمونە یاریە کۆتاییەکان زۆر جیاوازیە لەو یاریان چەندین ڕوبەڕووبوونەوەمانەیە کە لێک پاڵاوانێتیە تیپێک لێکم لە پاڵاوانە لە قۆناغی کۆمەڵەکان ڕوبەڕوویەک بوون و دوای کۆتاییەکە ئەنجامی چتر بووە لە نمونەیەوە کۆ ئەمریکای 2016 چیلی ئەرجەنتین لێ کۆمەڵای بوون ئەرجەنتین بردێ دوای شیلی بووەوە پاڵەوان یۆرۆی ساڵی 2012 ئیتالیا و ئیسپانیا لێ کۆمەڵایە بوون لە کاتی یەک بە یەک بوون لە قۆناغی کۆمەڵەکان لە یاری کۆتاییە ئیسپانیا 4 بەیج لە ئیتالیا بردەوانێ یعنی ئەم یاریەش هەر لەم پاڵەوانتیا چیلی و ئەرجەنتین چیلی و ئەڵمانیا بە یەک گەیشتون یەک بە یەک بوو یاریەکەیان بەڵام ئێستا کاتێکی تر گەیشتونەتەوە یاری کۆتایی من حەزەکەم بە بۆچوونی خۆ هەم لە ڕووی تەحکیمیە بۆی کە ینی تەحکیمیت کردووە زانی ئەو تیپانە بە چ بارودۆخی بەشداری یاریە کۆتاییەکانەکەن ینی چ جیاوازیەک بێت لە ڕوبەڕووبوونەوەی یەکەمیان و لە یاری کۆتاییە بە تایبەت بۆم دوو تیپە ئایا تا چەند ئاشنابوونیان لە یەک نزیکە بۆم یاریە؟ بەڵێ ئەتوان بڵم ئەم ڕوبەڕووبوونەوەی دووەمیان لە سوودی هەڵبژاردی شیلیە بە بۆچوونی من ئەمەش بۆچی ئەگەڕێتوانێ هەڵبژاردی ئەڵمانیا یاریزانەکانی معروف نەبوون وەکو هەڵبژاردی شیلی بەڵام کە ڕوبەڕووی بوونەوە واتە هەڵبژاردی شیلی کە ڕوبەڕووی هەڵبژاردی ئەڵمانیا بووە کە لە یاری پێشوودا کە تەعادوو بوون یعنی لەگەڵ کۆمەڵی یاریزانی لاوە تەعاملیەکە یعنی چۆنڵی سەرکێش بوون لە یاریەکەدا یعنی هەرچێکیانەکە لە پلانی هەڵبژاردی شیلیان نەبوو بۆ شێوازە بەڵام ئێستا بۆ ئەم یاریە لەو قسەی تۆ توانین بڵین پیتزی ڕاهێنە ڕۆڵی گرنگێ بێ لە یەکلا بەتاکید لەبەرچی ئێستا تەواو ئێستا بۆی دەرکەوتووە کە هەڵبژاردی ئەڵمانیا ئەو کۆمەڵە لاوە ئەبێ بە شێوازێکی تر لەگەڵ ئەو گەنجانەیە تەعاملکەی بە ئوسلوبێکی تر لەگەڵ تەعاملکەی بۆ شێوازی کە لەگەڵ کریستیانو رۆنالدۆ یاریزانانی پورتوگالە کوارێزماوە تەعاملی کردووە ئەبێ بە شێوازێکی تر لەگەڵ یاریزان لاوە چونکە یاریزان لاوەکان تۆزێ سەرکێشن تا ڕادەیەک لەو پەریلیاقەی باشی خۆیان لە کاتی ئیختیباریان بۆی بوونی خۆیان بسەپێنن بۆ واکیملۆف و بۆ هەڵبژاردی ئەڵمانیا کە ئێمە شایستەی ئەوەی کە لە درێسی هەڵبژاردی ئەڵمانیا بپۆشین بۆ یاری مۆندیال چا بۆیە ئەم ئیختیبار و تاقیکردنەوەی یاریزانە حەماسێتی یاوە بە یاریزانەکان کامیان خۆیان بسەپێنێ بۆ هەڵبژاردی ئەڵمانیا بۆ خۆیان ببنە یاریزانی سەرەکی لە هەڵبژاردەکەی ئەمە تا ڕادەیە بۆ ڕاهێنەری هەڵبژاردی شیلی قورس بوو لە یاریەکەم بەڵام لەم یاریەدا ئەتوانێت تەعاملکە لەسەر ئەو شێوازە یاریکە لە ڕوبەڕووبووەکانی هەڵبژاردی ئەڵمانیا لەگەڵ ئەو پێکاتە لاوەی بە ئوسلوبێکی خۆی کە ئەمریکای لاتینیانە چۆن بتوانێت ئەو یاریزانە سەر کێشەلەوانی هەڵبژاردی ئەڵمانیا ڕابگرێت لە هەمان کاتدا هەڵبژاردی شیلی محدودە یاریزانەکانی پێکاتێکی ئوسلوبی یاریەکانی ڕاست یعنی تۆ هەموازانی هەر ڤیدال و ئەم یاریزانانە یاریەکەن سانچێژ و کۆمەڵ یاریزانن تۆ ئوسلوبی یاری و فرقانەتێکە ینی ئەستێرن ئەوانە تۆ ئەتوانین لە هەموو کاتێکا ڕوبەڕووبوونەوەی ئەستێرەکان ڕاگرتنیان ئیشی لەسەرەکەی بەڵام تۆ لەگەڵ هەڵبژاردی ئەڵمانیان بەس دراکسلەری هەیە لە هەڵبژاردەکەویت لە هەڵبژاردی ئەڵمانیا چا بۆیە لە هەڵبژاردی شیلی ئەگەر چۆنڵی ئیش لەسەر دووسێ یاریزانکەی چۆنڵی وەکو بڵێ لەسەر سانچێز و ڤیدال بەڵام لەگەڵ هەڵبژاردی ئەوانە بێ ئیش لەسەر هەموو یاریزانەکانکەی چونکە تا ئێستا دەرنەکەوتووە کامیان ئەستێری درەوشاوی هەڵبژاردەکە بۆچی ڕۆحێکی جەماعی لە فرقەکەیە هەیە ئەو کۆمەڵە گۆڕانکاریانی کە تۆ خۆش باسی کە زوبەی یاریزانەکان تێدا بەشدار بوون لە یاریەکانە تا ڕادەیەک ناتوانین بڵێ ئەتوان بڵم ئوسلوبی هەڵبژاردی ئەڵمانیا ڕاگرم. زۆر باشە
خۆشەویستان لە هەر لەم پاڵەوانێتیە یاری دیاریکردنی پلەی سێمی چوارەمی لە نێوان هەردوو هەڵبژاردەی پورتوگال و هەروە هەڵبژاردەی مەکسیک ئەنجامێرێ کە لە ڕیزی پورتوگال بۆ ئەم یاریە ئەوەی کە ڕوویا بێ ڕۆناڵدۆ کریستیانو ڕۆناڵدۆ جامی کیشوەرەکانی بەجێهێشتووە بە ڕوخسەت لە یەکێتی تۆپی پورتوگال هەروە ڕاهێنەرەکەی کە دەرفەتیان پێوە بەشداری یاری سێمی چوارەمینەکە واتە ئێستا ڕۆناڵدۆ گەیشتۆتە پشووی هاوینەی خۆیەوە پێش وادەی دیاریکرا و پاڵەنتی جامی کیشوەرەکانی بەجێهێشتووە کە بەمەش دەرفەت یاریکردنی لە جامی سوپەری ئەوروپیا دەبێت. دەچینە سەر تەوەری دووەمی بەرنامەکە کەویش باسکردن دەبێت لە سەر تۆماری ڤیدۆیی کە لە نێو پاڵانتی جامی کیشوەرەکان بە شێوەیەکی زەق بەدیکرا و کۆمەڵی حاڵەتی ڕوویە کە جێگەی پرسیار بوون بۆیە من بەپێویستە زانم لەم بەرنامەیە لەگەڵ کاکەدارە کە خۆشی ناوژیوانە باس لە بوونی ئەم حاڵەتە بکەین کە زای ئایا تا چەند ڕۆڵی لە سریارەکانەیە تا چەند ڕۆڵی لە کوشتنی چێژیاریە و تا چەندەم بڕیارانەش ئیشی پێکرێ. کاگەدارەیەمە لای جەنابە بۆی کە با من ئەوە بپرسم ئەم تۆماری ڤیدۆی ڕەنگە دوورمزیک لە هەر لەم بەرنامەیە لەگەڵ جەنابتا ئەوەمان باس کردبێت کە ئەم شتانە تا چەند سوودیە و زەرەریە لە تۆپی پێ بەڵام باز لەوە کرێت کە ئەمە بۆ یەکسانی بۆ عەدالەت لە تۆپی پێە یارمەتی نابژوانە بەس من حەزەکەم وەکو لە یەکەم پاڵەوانێتی گەورەی فەرمی ڕاستە لە پاڵەوانێتی لاوان و جامی تازە جاری تازە پێگەشتوان ئەمانە پشتی پێ بەستراوە بەڵام ئەمە یەکەم پاڵەوانێتی فەرمی گەورەیەکە پشتی پێ بەسترێ با بۆ چوونی تۆرگرم زانم ئەم تۆماری ڤیدۆیە چ جیاوازیی یا بەیاری تۆپی پێ لە چاو پاڵەوانێتیەکانی بەڵێ کاک محەممەد لەسەر ڕۆشناوی قسەکانە کە باسی شتێک گەوت عەدالەت خۆی هەر گۆڕانکاریەکەکرێ لە یاسای تۆپی پێە هەر پێشنیارێکەکرێ هەر ئەحداسێکی تازە ڕوە لە یاریەکانە ئەبێ لەسەر ئەساسی ئەم سێ بنەمایە جایی کەش وتومانە باسیەکەن لەسەر ئەساسی ئەم سێ وشەیە ئیشی لەسەرەکرێ ئەبێن نەتیجی ئەم سێ قسەی هەبێ یەکەمیان چێ وەکوتە عەدالەتی واتە بێ ئەو شتانی کاکرێ وەکو یەکسانی بێ بۆ هەردوو تیم بۆ هەموو هەڵبژاردەکان وەکو یەکەم ئەمە دووەم بەڵام عەدالەتی بەتەنها بەس نییە بەڵام چی ئەبێت چیشی لەگەڵا بێ متعە و خۆشی هەشتێکەکرێ ئەبێ متعە و خۆشی چێژوا بەچی بە بینەر بە یاریزانەکان بە هاندەران بە مشەجع بە هەموو بینەرەکانی کە لە کەناڵ ڕاگەیانەکان شۆ سەیرەکەن و پاشان بە هەموو بینەرانی دنیای تۆپی پێ ئەمە دووەم وەکوتمە سێمیش یەکسانی وەکوتمە یەکسانی متعە خۆشی ئەمەش ئەبێ بچۆڵی لە یاریەکە هەبێ پاشانچی سەلامەتی یاریزان کە هەموو شتێکەکرێ لە یاریەکانە بۆ پاراستنی و سەلامەتی یاریزان لەو داواکانە بەڵام ئەوەی کە لەم پاڵەوانتیە ڕۆدا ئەتوان بڵام ئەو دوو تەوەری لە خۆیان گرتووە لە بواری یەکسان و عەدالەتیە دومیشە لە بواری متعە و خۆشیە ئەم ئامێری چۆنەڵی تەکنۆلۆجیاوە کە ئێستا دایانناوە بە وشەی چی ناوێ بم بە وشەی ڤار واتە ڤار واتە چی واتە ڤیدۆ ئەسیستان ڕیفری واتە چی ئەو ڤیدۆی کە یارمەتی ناوبەژوانە لە یاریەکانە چۆن بە مساعید دەڵێ لایمەنەکان دەڵێ ئەسیستان ڕیفری ئەمیش دەڵێ ڤیدۆ ئەسیستان ڕیفری وانە وەکو چۆنڵێ هاندەرێکی یاریدەدەری حەکەمە لە یاریەکانە ئەمە دوو ڕۆی هەیە لە ڕوویەکی چۆ چییە بۆی ئەو هەڵەزەقانی کە لە زوربەی خولەکانە ڕوویداوە لە زوربەی یاریەکانە ڕوویداوە بۆی خۆ چۆنڵێ خۆپاراستن لەو هەڵەزەقانە تەئسیر نەبێت لەسەر نەتائیج یاریەکان بۆی ئەو ڕەخنە و گازندانەی کە لە سەرپەرشتیاری بتوڵەکانە کرێ بووی لەم پاڵەوانتیە تاقیب بکەنەوانێ بۆچی ئەگەزانیان سەرکەوتووە بن لە مۆندیالە بەڕێوەبەرن وەکو ئێستا کە لە هەنێ خوڵ وەکو بڵێ خولی ئیتاڵی خولی ئیسپانی تا ڕادێ داوای ئەویان کردو پێشنیاریان کردو کە ئەم ڤیدۆیە بەکار بێنن بەڵام ئەم ڤیدۆیە سەرفەرمی ئیتالیا بڕیاریە ساڵی داهاتوو ئیتالیا خولی ئیسپانیا چۆنڵی داوای کردووە چۆنڵی پێشنیاریان کردو کە جێبەجێکەین بەڵام ئەمە دوو ڕوو هەیە تا چەندە سەرکەوتووە بێ بڕیارەکەیان بۆ ئەچێتە سەر چۆن وتم جامی کیشوەکان بۆ هەموو هەڵبژاردی وەکو تێستێ وایە ئەمەش وەکو تێستێ وایە بۆچی بۆ سەرپەرشتیارانی بەڕێوەبردننی یاریەکان لەرکوت چێ وەکوتم بۆی عەدالەتی بێ لە یاریەکانە ڕاستە بۆی فرقەیە گۆڵێگەکە گۆڵێکی نایقانونیە نایاساییە بۆم لە گۆڵێکی ئۆفسایدە ئەتوانێت گۆڵەکە ئیلغا کاتەوانێ لەبەرچی بووی بە حەقی خۆی گۆڵەکە کرێ ئەمە لایەنێکی باشە یاخۆ بڵێن حاڵەتێ دروستە بێ پەنارتیە بە لەم پاڵەوانتەیە چەندین حاڵەت دروست بە یاخۆ لێدانی یاریزانە ئەمە ئەتوان بڵم تا ڕادەی عەدالەتیە بەڵام لە شتێکە عەدالەتی نامێنێت چۆنڵی زۆرجا پلاتەر قسەیەکی ئەڵێ هاتنە ناوی تەکنەلۆجی بۆ ناو یاریەکان ئەو خۆشی تۆپی پێ ئەوەستێ تاموچێژی تۆپی پێ نایڵێ میر لەو ڕێیان لەم کاتێتەوە بڵم چێژی تۆپی پێ تا ڕادەیە کەمە کاتوانێ خۆشی تۆپی پێ کەمە بێتەوە لە هەمان کاتیشا شکۆی ناوبژوان کەمە کاتەوە لە سەحەکەیە
لەبەرچی خۆی کەمەکات و یاخۆ لەبەرچی خۆشی نامێنێ سیەکەی حاڵێکمانتیە دیە تا ئێستش ناتوانن بۆیان سەرما کە لەم پاڵۆنتێکیشتا ناتوانن عەدالەتی بۆ تۆی پێ بگەڕێنێتەوە یەک پرسیار بکەم لە منە بە حکمی خۆشە داواری ینی تۆ باسیەوە کرد کە شکۆی ناوژیان کەمەکاتەوە باشە ناوبژیوانێک سەرزەنش پێ بۆ نمونە بینیمان لە مۆندیالەکانی 2010 کە ڕۆسەتی یەکێک بوو لە هەرە ناوبژیوانە باشەکانی ئیتالیا لە مۆندیالی 2010 بەهۆی ئەوەی کە لە یاری ئەرجەنتین و مەکسیکا هەڵی کرد دووریان خستاوان ینی لەوانە مایکدین ناوبژیوانی بەناوای ئینگلتەرا بوو لەو پاڵەنتیا دوور خراوانە ئایا ئەم ناوبژیوانانە بەو شێوەیە دوور بخرێنەوە باشترە لەوەی کە هەڵەیەک لەو کاتەیە یابێتی هەڵەکەی بۆ ڕاستکرێتەوە کامیان باشترە ئەزانێت کاک محەممەد من کەوتم شکۆی ناوبژوان بۆچی ناوبژوان ئیمپراتۆری یاریگایە ڕاست ئیمپراتۆری یاریگایە دیکتاتۆر نییە لە یاریگایە ئیمپراتۆرە چۆڵی سەیدی ساحەیە سەرکردەی یاریەکەیە تۆ سێکی بڕیارێکەیە بۆ منە یاریدەدەری حەکەم بڕیارێکەیە ئەڵێ قەرارەکەم بۆ مناڵێ پەناتی سیرێکی ئەوە سێر لە پەرەمە کە سەری ڤیدۆکاکە دوای وەرسێکە غەڵی کردووە قەرارەکەی ئیلغاکەێتەوە لەم کاتەیە شکۆی ئەو ناوبژوانە لە لای یاریزانەکان لە لای هاندەران یعنی تا ڕادێ کەمە بێتەوەنە خۆشی بەڵێ بۆ خۆشی هەست چۆنەڵی بە زۆح لێگاکە لەسەر خۆیان بۆیزی کە تا ئەو نەوخلەکە کۆتای پێێنێ بە حەزەڕۆ لە یاریەکانە حەزەرەکە لە برارەکانی حەزەرەکە تا ڕادێ ئەو قورساوی کێشی واتە لە سەیەکی جیازی لە دەروی یاریگاکەیە شکۆی لەگەڵن لەو ناوبژوانی کە 90 دقیقەکە ئەوە زیاتر حسابی بۆکە لە یاریگە لەگەڵەوەی شانبین ئێمە نابێ بیشارین کە تۆبی پێ بە هەڵەکان و حساب جوانە چۆن یاریزان لە یاریەکانە هەڵاکە لە فرسەفەوتانە لە گۆلیان بەدەستەوەیە یاخۆ ڕاهێنەرەکان هەڵاکە لە گۆڕانکاریەکانە لە هەموو شتێکە بە هەمان شێوە ئەوانە هەڵێن هەمان بەشێکیشە لە تەکتیکی یاریانی ناوبژوانیش چۆنڵی هەڵی ناوبژوانیش تا ڕادەی خۆشی یاریەکەم کە بووم ناگەل لە یاریەکدا تا ڕادەی یەکسان بێ گۆڵی تیانەکرێت کەسێکی هەڵەیەکی ناوبژوان تێدا ڕوەیە ئەو یاریگایە چۆنەڵی دەست دەکرێت بە هوتاف و دەنگی هەندەران تیادا بەس دەبێتەوە ئەمەش تا ڕادەیە گەرم و گوڕێکەیە بە یاریەکان چا بۆیە لەمەی شاتوان بڵم ناتوانانی بگەنە ئەوەی ئاسی ڕاستەقنی کە بڵێ ئێمە شتێکی تازەمان دایانەوە ئەتوانین بڵێ شکۆ بۆ تۆ بێ بگەڕێنەوەنێ نەیانتوانین بە تەواوەتی عەدالەتی یەکسایی بۆ تۆ بێ بگەڕێنەوە ئەوکو بینیمان لە یاری نێوان کامیرۆن و ئەڵمانیا یاریزان ڕقم دویان تەڕ کرد مستاق بوو یاریزانی ڕقم 15 هەڵەکی ئەنجام نابوو دویان دەکردەوە هێنیانە ناوە ڕقم 15کەیان هێناوە شوێنی خۆیانی لەمایە چوار خوڵێکی پێچوو ئایا ئەمە شتێکی ناشرینی ئەم حاڵەتە نییە بینیمان لە یاری نێوان هەڵبژاردەی پرتوگال و شیلی کە پەناتێکی سەڵەسە بوو هەڵبژاردەی شیلی ئەژمار نەکرا کاگەوە هەژمار کرایەت و ئەوان ئەڵێن ناژەگەشت لە دانیەکلاکەرەکان ئەمەش ئەم بەسەرا ڕۆی ئەم حاڵەتانە ئێتا ڕادێ ئەمەیان ئەمە شەر نقطە نییە لە سەریان دێ چۆن ئەتوانین بڵێن باشە سوودیم تۆمارە ڤیدۆیەکێکەوە یاین بۆ نمونەیەمە بینیمان لە یارەکەی پورتوگال و مەکسیکا بۆ دوو حاڵەت داواکرا یەکیان گۆڵی پورتوگال بوو ڕەبەسکرایەوە تەواو بوو کە ئۆفساید بوو بەڵام دواتر لە گۆڵی دووەمیشە دیستان داوایان کردوانێ یاریزانەکانی مەکسیک دوای دەرکەوت گۆڵەکە ئاساییە ئەمە تەطبیق کرا ئەی چۆن بۆم لێدانە سزای ینی تەطبیق نەکرا خۆی توێژین ئەسەر توێژنەوەکان لەسەر ئەوەش دەکەن لە کاتێکا من بە عەفو ئەوەش پێ بڕم ینی ئەو حەکەمانەشی کە لەسەر ئەو تۆمارە ڤیدۆین هەموویان حەکەمی نێودوڵەتین کە حەکەمی ساحەکانن یاری بەڕێوە بن ئەوانەی کێسە لەسەر تۆماری ڤیدۆکەمی ئەوە ناکرێت بەڵێ ئەوانش حەکەمی حەکەمی چۆن دەڵن حەکەمی یاریدەدەری ئەو حەکەمن واتە مەکە کەسی ئاسایی ناتوانێت قەرابە لەسەر حاڵەتێک و لە شتێکەوە بەڵام ئەتوان بڵێ بە شێوازێکی تر باش کرێ یعنی شتێکی نقطەیەکی تری ئەم حاڵەتەوە کاک محەممەد فڕقسی یاریزان گۆڵەکە بتوانانی بەخۆی نییە خۆشی دەرنابڕێ لە یاریەکەدا چی ئیش لەسەرەوە گازانێک گۆڵەکەی یاساییە قانونوێستێکی گۆڵ کراوە چون لەولاوە ئاهەنگیان گێراوە باوەشیان کرد بێگە کە دواسەیەکە ئەڵێ پەلەمەکەن ئەو گۆڵەکە نازانم ئۆفسایدە یا خۆ یاسایی نییە تا ڕادێت چێژی کەم کردوەتەوانێت لە هەگەڵەوەیش ئەو هەڵانەشی کە کراوانی ئەو دوو هەڵەزەقی کەیانی و بڵم هەڵەیەکی دیارن هەژمانەکردنی پەناتێکی سەڵەسە بۆ هەڵبژاردەی لی ئەو حاڵەتی تەڕدەی یاریزانی کامرۆن بەرامبەر هەڵبژاردی ئەڵمانێک کە چوار خوڵە یاریەکەی پێوەسە ئەمە تا ڕادێت ئەتوان بڵم خۆشی لە پاڵەمانتەکە نەهێشتووە
چێژی کەم کردوتەوانێ تا ڕادەیەک ئاسی و چۆڵی شکوسی قەو گەورەی ناوبژوانی تا ڕادەیەک بە شێوازی جاران کەم کردوەوە ئەتوان بڵێن بەدیل چییە چار چییە بۆ حاڵەتە ئەگە بکرێ بەڵام بە شێوازێکی باشتر هینەک تۆ بۆ لە دەقە زیاتر تێپەڕ نەکا وەسانیاری بۆ بیل لە داهێنانێکی ترکەنەوە بە شێوازێکی تر بکرێ یاخود لە برەودان بە ئاسی ناوبژوانان بە تەرکیزی ناوبژوانەکان زیاتر بۆ ناوبژوانیایی پشتگۆڵەکان کە دانراوە بتوان کۆمەڵی اختیاری چۆن کۆمی خەبیرن توێژینەوەکەن لەسەری کە بتوان شێوازێکی تری زانستیانە بەکار بهێنن لە ڕووی ئەدا و بەرزکردنی ئاسی ناوبژوانەکان نەک لە ڕووی تەکنەلۆژیەکان چونکە تەکنەلۆژی و ئەم ئامێرانە لە ناو یاریگای ئەتوان بڵم تا ڕادێ لە خۆشی و چێژی تۆڵ پێ کەمەکاتەوە بەڵام نەک لەگەڵەوەشا بتوانین بڵین ئیش بۆ ئەو نەکەین کە ئەو هەڵەزەقانی کە فرقەکان تووشانە بێ ئەوێ زیاتر بێبەزمن لە پاڵەوانتەیەک نازناوێت لە دەستمەنەستە دەستی حەکەم. زۆر باش ینی ئەو قسەی کە جەنابی شت باست کرد ماسیمۆ بۆ ساکای سەرۆکی لیژنەوەی ناوبژوانیش ئاماژەی بۆ کردووە کە ئەکرێ باشتر بکرێن تۆماری ڤیدیۆیی ینی ئەوەی جەنابی شت باسی لێوە کرد خێراتر بکرێ بە تایبەتی کە ئەمە دەبێتەوەی خابوونەوەی یاری بەڵام بەکوی گشتی ئەگەر من دوا پرسیار لەسەر ئەمە بکەم ئەتوانین بڵین ئەمە ئەگەر باشتر بکرێ خزمەت بە تۆپی پێەکە خزمەت بە تۆپی پێەکە بۆچی بووی و کووتمان بووی بە یەکسانی فرقەکان ماڵاوی لە بتوڵەیەکەکەم فرقەیەک لەسەر دەستی حەکەم لە پاڵانتێکی گەوری و مۆندیال دوور نەخرێتەوانێ فرقەیە لەسەر حسابی هەڵی حەکەم پاڵانتێک بەدەست نهێنێ نەگاتە یاری کۆتایی بەڵام لەگەڵەوە ێزدا وەکوشمان تەنها ئەو شتانە نییە بڵێ بەشێکی تری تۆپی پێ چێژە چێژ خۆشی بینین لەلایەن یاریزانان لەلایەن وەکو بینان کە بینیمان ئەبین سەیەکی ناخۆشترین شت بۆ بینەرچێک یاری وەستانە یعنی متوەرسی یاریەکەکەین ئەگەر لە یاریەکە وەستانی زۆر تیا بێ حەکەم فیکە زۆر لێە بۆ ئەستا ئەمانە دوایەوە چێژ و خۆشی نامێنێت چاو تو چوار دەقە لە یاری نێوان ئەڵمانیا و کامێرە وەستاوە بۆ حاڵەتی تەڕدێت ئەرێ چۆنڵێ تەڕدەکە ڕقم 2 بوو بەڵێ 2 بوو نەوەڵا 2 نەبوو ڕقم 15 بوو بیهێنە ناوە ئەو کەرە دەرەوە یعنی ما چۆنتان بڵێن مەهەزەلەیەک بوو لەو دەقەیە ڕوویە بۆ ئەو ئەتوان بڵم نقطەی زۆفیانە کەلوەیە زۆر جار ڕخنەیان لەسەر گیرایان ئێستا زووبی چاودێران هاتوونەتە سەرچی سەر دوو تەڕەفێکیان لەگەڵەوەیان کە بکرێت لەبەرەوە تەڕەفێکیان لەسەر ئەوە ڕێکەوتونکە ئەمە شتێکی تا ڕادەیەک ناشرین ناشتێکی جوانی لەناو تۆپی پێ شکۆی تا ڕادەیەک وەکو وتمان ناوبژیوان خۆشی یاریەکانی تا ڕادەیە کەم کردوێتوانێت ئەبێ بیل لەو شێوازانی کە باسمان کرد بیل لەوانە بگرێتەوە بۆی زۆر باشە. خۆشەویستان دەچمە سەر تەوەری کۆتایی بەرنامەکە کەویش وەگاگادارن ڕۆژی 24 6 هاوکات و بەسەر تێپەڕبوونی 30 ساڵ بەسەر لەدایکبوونی لیۆنێل مێسی ئەرجەنتینی کە بێگومان کە باز لەوە کرێ کە میسی بە باشترینی مێژووی تۆپی پێ لەلایەن هەنێک وەسفەکرێ هەنێکیش پێیان وایە یەکێکە لە ئەفسانەکانی تۆپیە بەرحاڵ بە هەمووی دیوەکە میسی یەکێکە لە مەزنترین یاریزانەکانی تۆپیە با راپۆرتێک لەبارەی لیۆ ببینین کار ئەمڕۆژ ئاهەنگیا و سەرگیری لەگەڵ ئەنتۆنێل لە ئەنجامدا دواتریش لەگەڵ کاکەدارا کۆمەڵێک و توێژ لەسەر میسی دەکەین. ڕێکەوتی 24 6 ساڵی 1970 ڕووداوێکی گرنگ لە بواری وەرزش و تۆپی پێڕوویدا ئەویش لەدایکبوونی لیۆنێل ئەندرێز میسی کۆچی تیمی بوو کە ئەم لاوە ئەرژەنتینیا با ماوەیەکی زۆر کەم بووە ئەستێرێکی دیار لە تۆپی پێدا و تەنانەت لە ئێستادا زۆرێک لە ڕاگەیاندنە جیهانیەکان و یاریزانە جیهانیەکان لیۆ با باشترینی مێژووی تۆپی پێ وەسف دەکەن. مێسی کە لە 24 6 1970 لەدایک بووە لە شاری ڕۆزاریۆی ئەرژەنتین و دواتریش لایەنی نیو ئۆڵد بۆیس تەمەنی لاوێتی یاری کردووە. پێشەوە یانەی بەرشلۆنا تواناکانی ئەم کوڕە دەربخات و لە ساڵی 2000 گەشتی ئیسپانیای پێ بکات تا ئەوەی چارەسەری نەخۆشی هۆرمۆنی گەشەی میسی بکات کە دوا دەکەوت و بەمەش میسی بە بەردەوامی بووە یاریزانی بەرشلۆنا لە تیمی تازە پێگەشتوانی یانەکەوت. بەهرەکانی میسی هەر لە سەرەتاوە بە دیارکەوتن و لە ساڵی 2004-2005 میسی یەکەم بەشداری کرد لە خولی لیگەی ئیسپانیدا وەک بچووکترین یاریزان کە هەر لەو یاریەشدا توانی گۆڵێک تۆمار کرد. لە وەرزی 2005 بۆ 2006 لەلایەن فرانک ڕیکاردی ڕانەری ئەو کاتی بەرشلۆنەوە میسی بە فەرمی خرایە ڕیزی یەکەمی تیپی بەرشەلۆنەوە. میسی لە ژیانی وەرزشی خۆیدا بەردەوام کەسێکی خێرخواز بوو و کاری خێرخوازی ئەنجامدا. کار لە ساڵی 2007
میسی دامەزراوەیەکی بە ناوی لیۆنێل میسیۆ بۆ هاوکاری منداڵان دامەزراندووە و هەتاوەکو ئێستاش باڵێزی یونیسێفە بۆ کاری خێرخوازی. ئەمە جگە لە چەندین یارمەتیدانی تر کە میسی لە ڕێگەی داهاتەکانی خۆیەوە پێشکەشی بە مرۆڤایەتی کردووە. هەروەها میسی داهاتی ساڵانەی لە ژیانی وەرزشی خۆیدا بە 74 ملیۆن یۆرۆی ساڵانە مەزەندە دەکرد. لیۆنێل میسی لە ساڵی 2005ەوە لە تیپی یەکەمی هەڵبژاردەی ئەرجەنتین دایاری کردو و تاوەکو ئێستاش توانوێتی 58 گۆڵ بۆ ئەرجەنتین تۆمار بکات کە 27 گۆڵیان لە یاریە دۆستانەکان و 8 گۆڵیان لە کوبا ئەمریکا و 18 گۆڵیشیان لە یارەکانی پاڵاوتی مۆندیال و 5 گۆڵیشیان لە نێوجامەکانی جیهانی مۆندیالا بووە کە میسی بەشداری هەرێکە لە مۆندیالەکانی 2006 و 2002 و 2014 کردووە. میسی لاگەڵ بەرشلۆنەدا گۆڵکاری مێژووی یانەکەیەتی بە تۆمارکردنی 506 گۆڵ لە سەرەتای یاریکردنیەوە، ئەمە جگەلەوەی کە گۆڵکاری مێژووی ئەرژەنتینیشە. میسی دەستکەوتەکانی لەسەر ئاسیتی لەگەڵ بەرشلۆنەدا بریتی بووە لە بردنەوەی 8 خولی لیگەی ئیسپانی و هەروەها 5 نازناوی جامی شای ئیسپانیا و 7 نازناوی جامی سوپەری ئیسپانی و 3 نازناوی چامپیۆنز لیگ کە نازناوی چوارەمیش بۆ لیۆ لە ساڵی 2006دا بووە کە ئەوکات میسی بۆی ئەوەی تەمەنی خوار 18 ساڵان بووە ناونووز نەکراوە لە پێگاتەی بەرشلۆنەدا بۆ بردنەوەی ئەو جامی کە بەرشلۆنە لەسەر حسابی ئارسناڵ بردیەوە. هەروەها میسی خاوەنی 3 جامی سوپەری ئەوروپی و 3 جامی جیهانی یانەکانیشە لەگەڵ بردنەوەی جامێکی جیهانی لاوەن بۆ هەڵبژاردەی ئەرجەنتین و مێدالیای زێڕی ئۆلۆمپیادی پەکینیش لە ساڵی 2008. لە سەراستی کاکە کەسریش میسی خاوەنی 5 تۆپی ئاڵتوونیە بۆ باشترین یاریزانی جیهان، ئەمە جگەلەوەی لە خەڵاتە تاکەسەکانی فیفاش لە ساڵی 2009 خەڵاتی باشترین یاریزانی فیفای بردوتەوە لەگەڵ چەندین خەڵاتی ڕۆژنامە و گۆڤاری تر کە بەخشراوەتە لیۆنێل میسی. ئەمە جگەلەوەی میسی لە ساڵی 2007ەوە بەردەوام ناوی لە پێگاتەی فیفا و یوفادا هەبوو. هەروەها میسی خاوەنی 4 پێڵاوی ئاڵتوونیە کە بوونە گۆڵکاری خولەکانی ئەوروپا بە تۆمارکردنی زۆرترین ڕێژەی گۆڵ. میسی 5 جاریش بۆتە گۆڵکاری چامپیۆنز لیگ کە لە جارێکیاندا بە هاوبەشی لەگەڵ نێمار دا سیلڤا و کریستیانۆ ڕۆناڵدۆ ئەو خەڵاتەی بردوتەوە. لیۆ بۆ 2 جاریش بە باشترین یاریزانی ئەوروپا دەستنیشان کراوە، 5 جاریش باشترین یاریزانی ئەرجەنتین بووە. لە سەراستی گۆڵکاری لیگاش میسی 3 جار توانێتی بێتە گۆڵکاری لیگا و 1 جاریش گۆڵکاری جامی شای یانەکانی ئیسپانیا بووە. ئەوەی ماوەتەوە بوو تێت لەسەر لیۆ لە ئێسادا سەرقاڵی نوێکردنەوەی گرێبەستەکەیەتی لەگەڵ یانەی بەرشلۆنە لەبەرەوەی ئەم کوڕە ئاڵتوونیەی ئەرژەنتین بڕیاری داوە تا کۆتایی ژیانی وەرزشی لە بەرشلۆنەدا بەردەوام بێت و تاوەکو ئێستاش یەکێکە لە باشترین یاریزانەکانی مێژووی تۆپی پێ و وەگەوەی ئاماژەشی پێکرا زۆرێک پێیان وایە کە میسی باشترینی تۆپی پێ و تەنانەت لە پێش مارادۆنا و پێلیەشەوە. بەڵێ خۆشەویستان ئەوەی بینیتان یعنی بەشێک بوو لەو دەستکەوتانەی کە میسی بەدەستێناوە بێگومان گەر لەسەر واقعی مێژووی تۆپی پێی میسی بدوین ناتوانین بە راپۆرتێک و 2 راپۆرت و 3 راپۆرت باس لە دەستکەوتەکانی ئەم کوڕاڵتوونی بەرشلۆنە بکەین. بەڵام من لەگەڵ کاکەدارا حەزەکەم قسەیەکی لەسەر بکەینەوە. گەیشتن بە تەمەنی 30 ساڵی بۆ ینیوەش ڕەنگە بۆ چوونی جیاوازە بێ زۆرێک پێیان وایە میسی باشترینی تۆپی پێ لە مێژووە، بەشێکیش پێیان وایە کە میسی هێشتا نەیتوانیەوە بێ بە باشترین لەبەر هۆکاری بەدەستنێنانی دەستکەوتی لەگەڵ هەڵبژاردەی ئەرجەنتینا لەگەڵەوەی میسی گەیشتووە بە کۆتاییەکان، بەڵام لە کۆتایە بەخت یاوەرینە بۆ سەرکەوتووە. بەس من دەمێدەوە پرسم ینی میسی گەیشتۆتە تەمەنی 30 ساڵی تر کە یاریزانێکە گاتە 30 ساڵی بەوەیە کە ئیتر خۆریەم یاریزانە بەرەو ئاوا بۆ بچێت. من دەرفەتی ئەوەم لەسەر راپۆرت و لەسەر میسی خۆ قسەی تاوا بکەی، بەڵام ئێستا لە دوای 30 ساڵی لە خۆر ئاوابوونی میسی و ڕۆناڵدۆ نزیکە بینەوە. ئایا بینەرانی تۆپی پێ لەم کاتەیانی بە چ قۆناغەکە ڕۆن دڵخۆش بوون بۆی کە میسی و ڕۆناڵدۆ لەم تەمەنا تێپەڕ بوون، یاخودەوە تاکە بڵین هێشتا ئەم دوو کوڕا هێشتا میسی بە تایبەتی کە ئێستا تەمەنی ڕۆناڵدۆ کەمترەوە مەجای زیاتری ماوە کە بۆی دەرفەت و ئاستی بەرزتر پێشکەش بکە. بەڵێ کاک محەممەد قسەکردن لەسەر لیۆنێل میسی ینی چۆنەڵی هەتا قسەی لەسەر بکرێت تەواو نابێ، هەتا مێژووە ناتوانێت سپاسی سەرکەوتنەکانی میسیکە. میسی ئەمە باسیەوە ناکەین بڵێن چی بەدەستێناوە چی بەدەستنێهێناوە، بەڵام شخصی خۆی خودی میسی ئەتوان بڵم میسی تەنها مڵکی هەڵبژاردەی ئەرجەنتین نییە، مڵکی
یعنی بەشەوەنە نییە میسی مڵکی هەموو بینەرێکی تۆپی پێ لە سەرانسەری هەموو جیهانە چونکە بوونی میسی لە یاریگاکانە گەورەی تۆپی پێ پیشانەیە خۆشی تۆپی پێ پیشانەیە نەبوونی غیابی میسی و ئەمسالەکانی کۆمەڵی یاریزانی تر لە یاریەکانە یعنی لەو کاتانێک کە ئیسابە بن سێکی لەو فترەیە تا ڕادێ ئەو خولەکان چێژی نامێنێ یعنی یاریەکان سێکی تام و چێژی نامێنێ واتە ئەتوان بڵم میسی لەم کاتەیە ئەتوان بڵم ئەبێت تۆپی پێ سپاسگوزاری میسیکە کە لەم کاتەیە میسی زۆری پێشکەش بە تۆپی پێ کردووە زۆری پێشکەش بە بینەرەیان گوتووە یعنی بۆ نەک بڵێ بۆ هاوادارانی هەڵبژاردی ئەرجەنتین بۆ یاخو بڵێ هەوادارانی یانی بەشەونە بۆ هەوادارانی تۆپی پێ لە هەموو کاتێکە ئەتوان بڵێ ئێمە چانسمان هەیە کە ئەمە قسەی زۆرێ لە ڕۆژنامە نووسەکانە زۆرێ لە یاریزانە دەرینەکانە کە لەم کاتەیە ئێمە ئەتوانین بڵێن بەڕاستەوخۆیی یاریەکانی لیۆنێل میسیمان دیوە نەک تەنها گۆڵەکانی یعنی لە هەموو شتێکە ئێمە متعود چێژمان لەم یاریزانە دیوە لە هەموو شێوە ینی بەدەل لە یاریزانەکەی سەقافەکەت و سەقافەی ئەم یاریزان و کەسایەتی و ینی خۆ بە نەزانینی ئەم یاریزان و یاخود ئەو کارانیتری کە کردوێتی لەگەڵ ڕێکخراوەکان یارمەتیدەری مناڵانی فەقیر و نازانم خاوەن پێداویستی تایبەت و ئەمانی یاخود تەسریحەکانی ئەتوان بڵام زیاتر ئەم یاریزانەی گەورە کردووە بەڵام وەکوتم وەکو ئاسی لیۆنێل میسی ئاسی یاریکردنی بڵێن تەمەنی گەشتۆتە 30 ساڵ ئەمە مانایەوە نییە بڵێ میسی لەمە دوایتر ماڵاوەیەکە لە بەدەستێنانی نازناوەکان تا ڕادێتان بڵێن چانسی کەمترە بێتەوە نا بە پێچەوانەوە ینی ئێمە پێش حەدەست ناکەوین لەواتێ دووربەی بینیمان کۆمەڵی یاریزان هەبوو لەگەڵ هەڵبژاردەکانیانە لەگەڵ یانەکانیانە لە کۆتایی تەمەنیەکانیانە توانیان بوون بە خاوەنی خەونەکانیان بێتەدی یانی میسی لەم کاتەیە کە تەمەنی 30 ساڵیشە لەم کاتەیە چۆن لە مۆندیالی 2014 کە لە چۆنی لە قیمەی قووەتیا بوو لە قیمەی متعی میسیا بوو لە جێوی خۆیان بوو کە لە ئاسیی باشە بوو گەیشتە فیناڵی مۆندیال لەو کاتێشە هەڵبژاردی ئەرجەنتین و هەوادارانی ئەرجەنتین بە هەمان شێوەش ئەو سیقیان بەو یاریزانە هەیە ئەو متمانیان بەو یاریزانەیە کە بتوانێت خەونی هەڵبژاردی ئەرجەنتین بەدەست دێنێ لەم کاتێشە ئەتوانم هاندەرانی بەشەوەش خەونی ئەویان هەیە کە لەم ساڵدانی لەم ساڵانەدا بتوانێت یانی بەشەوەنە بگەێنێتەوە پاڵەوانەکان واتە میسی ڕاستە تەمەنی بەرەوسی کۆتایی هاتووە بەڵام شێواز یاریەکەیت و تومحەکەی یاریزان لیۆنێل میسی لە یاریزانێکی 30 ساڵ ناچێت بەڵکو لە یاریزانێکی درێوشاوی یەکێک لە یاریزانەکانی هەڵبژاردی ئەڵمانیا هاتێت کە لە خەونیەوەیە بێ بە ئەستێرەیەک میسیش ئێستا بۆ ڕۆحیەتەوە یاریەکە بیر لەوە ئاکاتەوە کە تاکە خەونی هەڵبژاردی میسی کە هەموو شتێکی کردووە بۆ خۆی بۆ تۆپی پێ بۆ بەرسەلۆنا بۆ هەڵبژاردی ئەرجەنتینشی کردووە بەڵام لەگەڵ هەڵبژاردی ئەرجەنتینە ئەوەی نەکردووە کە بتوانین نازناوەکان بەدەست زۆر باشە کۆتایی بەرنامەکەمە تەنها بە خولە کێمەی وەڵامیەوەم بیتەوە حەز باسی لە ئەرجەنتین کرد لەگەڵ میسیە ئەمەوێت دەرفەتیەوە بقۆزمەوانێ با بزانم تا چەند سانپاولی سوود بە ئەرجەنتین گێنێ بە تایبەتی لە تەکتیک یاری میسی کەوەی من تێبینیم کرد لە یاری بەرازیلە دوورخستنەوەی قورسایی یاریەکە بوو لەسەر میسی بەرپرسیارەتی ئەرجەنتین بوو لەسەر میسی کە ئەوەی خوێندنەوەم بۆ کرد لەسەر سانپاولی ڕوویا من حەزەکەم بۆ چوونی تۆ لەو بارەوە بەڵێ ئەم تا ڕادی ئێستا زوێ ئێمە بتوانین بڵێن سانپاولی ئاسی باشە بەڵام کو دیراسی لەم دوو یارینەوەم هەرژادی بەرازیل و سنگافرا کردوێتی ئەتوان بڵم یاری جەماعی دروستکە سانپاولی لە فێقەکەدا وەکوتوان ناوی هەموو ئەرکەکان هەموو قورسایەتەکان لەسەر میسی بێ وا لە هەڵبژاردی ئەرجەنتینەکە کە 5 میسی 6 میسی یاریەکەی هەبێ واکو بینیمان ئاسی دیمارێک کە لە زوبەی یاریەکان ئاسی خراپ و بینیمان لەو یاری ئاسی زۆر باشی پێشکەش کرد ئەتوانم ئاسی لە لیۆنێل میسی زیاتر باش و یاخود لۆکاس بیلیا لە یاریەکەدا کە بینیمان لە هێڵی ناوەڕاست ئاسێکی زۆر باشی پێشکەش کرد ئەوانەی ئەمە ئەتوانم بڵێن دوورخۆشتێکی تا ڕادیۆوان پێڵێکە بتوانێت هەڵبژاردی سانپاولی زایدن کۆمەڵی یاریزان کە لە هەڵبژاردی ئەرجەنتینە بانگێژ نەکرابوون ئەتوان بڵێن لەم کاتێ سانپاولی بانگهێشتی کردوون ئەم کۆمەڵی یاریزانە لاوە لەگەڵی ئەم یاریزان ناودارەکان بتوانێت فرقەیەکی تۆکمە بۆ ئەرجەنتین دروستکە نەک بڵێ ئەرجەنتین بگەێنێ بۆ مۆندیال ئەمە نەتیجە یاخو ئەرجەنتین بگەێنێ بە نیهایی مۆندیال ئەمە نەتیجە بۆ سانپاولی چونکە هەڵبژاردی ئەرجەنتین لەوانە تێر بوون لە گەیشتن بە مۆندیال لە یاری کۆتایی کوبا ئەمریکا لە یاری کۆتایی مۆندیال ئەوانەی تێپەڕیانوە ئێستا هەر ڕاهێنەربەی هەڵبژارد بۆ هەڵبژاردی ئەرجەنتین غیری بەدەستهێنانی نازناو هیچ نەتیجە نییە بۆ فرقەکە سپاس بۆ دارا جەلال ناوژانی پلەی عێراق و کوردستان کە لەم بەرنامەیە لەگەڵ مامووی بۆ شیکردنەوەی تەواوی تەوەرەکانی بەرنامە سپاسی ئامادەبوونەوە ئایزانم ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی دەرو یاریگاشم پێشکەشکردن شاد و کامران خواتان لەگەڵ
عراقی مێژوودا قسە لەسەر خەونی سەربەخۆیی کوردستان بکەین لە پەیڕەوی حیزبی سیاسی کوردیدا. خەونی دروستکردنی دەوڵەت لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە زۆر بەزەقی دەرەکەوێت. خۆی ناوناو مەلیک شێخ محموود، بەڵام لە ڕاستیە مەلیکێکی بێناوەرۆک بووە، تەنها سلێمانی لەژێر دەستا بوو. بۆچی ئەو بزوتنەوە ڕێکخراوانە دەرەکانی دەستەبەرکردنی دروستکردنی دەوڵەتیان؟ یعنی حیزبەکانی ئێمە وەکو حیزبە غەربیەکان نین کە لەسەر ئەساسی بەرنامە و نەخشە ڕێگا و تیۆری زانستی وەکەڵێ کار بکەن. ئێمە سەرکردەی وەکو غاندی و وەکو جۆرج واشنتۆن وەکو ماندێلامان نەبووە بتوانێت هەموو تاکەکانی کورد، هەموو بیر و باوەڕجەڵەکانی کورد وەکو کەسێکی پیرۆز سەیری بکەن.